سڵاوتان لێبێ و یاوارە هەموو کاتێکتان باش میرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان هیوادارم هەمیشە هەر شاد و کامەران و تەندروستن وەک ئاگدارن کە هەڵلقەی پێشوو بەرنامەی چارە تایبەت بوو بە بابەتی ڕۆن و زەیت و دوو بەرنامەمان لەسەر ئەم تەوەرە پێشکەشی ئێوە کرد و زانێرەکانمان خستە خزمەتی ئێوە بەڵام لەبەر زۆری پرسیارەکان دەربارەی ئەم بابەتە پێمان خۆش بووم یاوارێژ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە خزمەت دکتۆر محەممەد ئیبراهیم جەباریا بین سواز دکتۆر بەخێربەی لە خزمەتتانە جیاواز لە بەردامەکانی تر من حەز ناکەم خەڵک زۆر بخەمە عزێتەوە هەر خۆشمە بم بە ئامادەکار و پێشکەشکار و لە خزمەت دکتۆری شاهێلکە ڕۆنەگە خۆین بەیەکەوە نانێکی دەروێشانە و پێشکەشەکەی ئەوەی کە پرسیارە بۆ من و لەوانێ پرساریش بێ بۆ زۆربەی زۆرتان هەفتا ساڵێک لەم بۆ بەرخەرک خەڵک ڕۆنەکەرەیە خوارد ڕۆنی زەنگراوی خوارد ڕۆنی هیزیە خوارد بەڵام نەجەڵدەی دڵ هەبوو نەجەڵدەی دەماغ هەبوو نەنەخۆشی هەبوو نەزەخت هەبوو نەشەکر هەبوو ئەوانەمان نەبیست بوو کەچی ئێستا ئەم هەموو ڕۆنە لە بەردەستایەوەکو ئەم نمونانی کە لە بەردەستی منە لە کۆمپانیەکان ئامادەکرێن و هێشتا تەندروستی خەڵک لە باشیان نییە و ئامارەکان زۆر لەوە زیاترن کە لەم کۆتاییانە لە هەندێک پەیجی ئەم لاولا بڵاو بووە دەربارەی ژمارە ئەو بەڕێزانەی کە لە شارەکانی کوردستانە ڕۆژانە جەڵتەی دڵ و دەماغ لەیانەیە و ڕۆژانە بە جەڵتەی دڵ و دەماغ خەمرن هەڵبەتە ئەو دوو نەخۆشیە باوترین هۆکاری مردن نەک لە کوردستان لە هەموو دنیادا دکتۆر من دوایی دانیشم بەڵام جارە با بە پێوە خزمەتێ بکەم من لە خزمەتم هەر ئەوە هینەکەشم ڕاستیە تاوەکەم ڕاستیە و ئەم تەباخەش تەباخی ڕاستیە باشە حەزیەکەی داگرسێنم دەستێکی لێ بگوین کە گەرم بێ دکتۆر خەڵک زۆر تووشی ئەوە بووە کە ناتوانێت یەکلایی بێتەوە لەوەی کە ئەوێت شتی سوورەکرا بخوا چ ڕۆنێ بەکاربێنێ باشە دوجاریش پەیوەندی ڕاستەخۆی بینەرەکانمان وەرەگرین بۆی کە هەندێک پرسیاران هەیە پرسیارەکان ئاڕاستی بەڕێزت بکەن دوای باسی ڕۆنە ساردەکانەکەین با باسی ڕۆنە گەرمەکان بکەین ئێستا جەنابەت تەشریفت هێناوم دەمەوێت هێلکە و ڕۆنێکت بۆ بکەم باشە هێلکە و ڕۆنت بۆ ئۆکەین ئەمە لە بەردەستمایە زەیتی گڵۆ بە ڕۆژەیە گرنگ نیە هیچ کۆمپانیایەکە زەیتی گڵۆ بە ڕۆژەیە باشە ئەمایان ڕۆنی تەنەکەیە ئەمان ڕۆنی تەنەکەیە بەڵام لی نووسراوە سەمن حەلی بەقەری نەقی یعنی نووسراوە چی ڕۆنی پیور بەتە غی نووسراوە ڕۆنی حیوانی هەرەوە ڕسمی مانگاکەشی لەسرە باشە گرنگ نیە هیچ کۆمپانیایەکان ڕسمی مانگاکانی لەسرە کە ڕۆنی بەستوو ڕۆنی بەستووی حیوانیە کە ئەمە بینەرەکان دەتوانن زۆر بە ڕۆنی بیبین ڕۆنی بەستووی حیوانیە باشە ئەمە دوودانە لە هی کۆمپانیاکان بڵین کە بە حازری دێت باشە ئەمەی تریان لێرە زەیتی زەیتونە دووبارێکە گرنگ نیە هیچ کۆمپانیایەکە دوجار پێتان ئەڵێم کام زەیتیان بۆ سەر زەڵاتیە کام زەیتیان بۆ سوورکردنەوەیە باشە ئەمە سیان تا ئێستا حازری لە بازار ئەتوانی بیکڕی کەرەی نەباتی باشە کە دیسان لە بازارە کڕێ ڕۆنی کەرێک کە ئەلەمە گیراوە ئەمە دۆیە کە دۆ دروستەکەن خۆتان نەزان لە کورداوارێکە مەشکە ئەژەندرێ دۆکە جیا بێتەوە و هەروەها ڕۆنەکەی سەری ئەژیرێت و ئەبێ بەم ڕۆنە لەم ڕۆنەوە ئەمە دروستەکرێ باشە ئەمە چوار باشە ئەم دوانەی تریش ڕۆنی زەن و ڕۆنی هیزکراوە باشە ئەو ئەوانش لە خزمەتە عەرزەکەم باشە من تاواکەم گەرمەکەم باشە ئەمە ئۆن ئەمەشیان فەنکشن هۆتپۆت دکتۆر گیان هێلکە ڕۆنێکە بۆکەم خەڵکەوێ بەیانی مناڵەکەت چی بۆ مەکتەب هێلکە ڕۆنیشی بۆ بکە هێلکە ڕۆنەکە بەچی بۆ دروستکەم لەمانە بەنای خۆی گەورە و مێرەبان دەست خۆش بێ بەڕاستی بەرنمێکی گرنگە ئەم بابەتەیە زۆر گرنگە دیارەوەکو باسمان کرد ڕۆن بڕۆن سەرچاوەیەکی وزەی باشە بۆ لەش هەڵگری فیتامینەکانە کۆمەڵێ زۆر ئیشی باشەکە لە لەشایە بێمەوە سەر بە یەکسەر وەڵامی بابەتەکە بمەوە هێلکە و ڕۆنەکات من پێت بڵێم کامیان باشترە یان کام زەیتیان باشترە یان بۆ من بۆ کامیان ئێستا من قەرار ماوە نە هێلکەی کوڵاوە خۆم نەدەڵەما خۆم دوای پرسەری و دوانەش لە یەکەم قەرار ماوە ئەم ئێوارەیە هێلکە و ڕۆنە خۆم یان سبەی نەبانی هێلکە و ڕۆنە خۆم بێ زەحمەت ئەم هێلکەیە کە سوورەکەمەوە بە کامیان سووریکەمەوە طبعاً بە زەیتی زەیتونەکە لە هەمویان باشترە باش بە زەیتی زەیتونەکە لە هەر هەمویان باشتر لە هەر هەمویان باشترە اینجا بۆی کە بینەر بزانێ ئەگەر ڕخسەتە بێ بەس ئەمان بۆ ئەنووسم دوای هەنێ وەرەقەی سپیشە هێنە خزمەتی خۆت هەر کاتێک ویستان ڕۆن بکەن بەسەر زەڵاتەیە زەیتی زەیتون بە دوای ئەم وشەیە بگەڕێن
بۆیە ئاوەتەنە نووسم هەموو جارەکانی تریش لە بەرنامەکانە ئەی نووسین بە نووسراوە بەڵام ئەم جارە بە دەسوخەتی خۆم ئەمەیان بۆ زەڵاتەیە زەیتون بکر ممتاز یانە نووسرێت زەیتون العسرە الأولى وابزەم هەنە جار واژە نووسرێت بەڵام هەمویان بە ئینگلیزی نووسن ئێکسترا ڤێرجن ئۆلیڤ ئۆیل ئەمان بۆ زەڵاتەیە ئەم ڕۆنەیان بۆ زەڵاتەیە زەیتی زەیتون کە ئەمەی لێ نووسرا بوو بە ساردیەکی بەسەر زەڵاتەیە وازەمە ڕۆژەش فەرمووت بێ لە ڕۆژەکە چنێک لەم ڕۆنەیان بخۆین بۆی کە تەندروست بین ڕۆژی یەک کەوچکێکی چێشتە هەبێ زۆر گرنگە لە زەیتی زەیتون ئەگەر بێت و بکیانی با بڵین بکر بێ باشە بەڵام ئەم جۆری کە لە بەردەستی منایە ئەم جۆری کە لە بەردەستی منایە بە شێوەیەکی گشتی بۆ سوورکردنەوە لێ ئەنووسرێت چی لێ ئەنووسرێت پۆمەس ئۆیل ئەگەر سپێڵەکەم ڕاست بێ دروستە تا ئەمەی لێ نووسرێت ئەو کاتێک کە ویستت هێلکە سوور بکەیتەوە چکە زۆر کەس پرسیارمان لێکە ئاڵەیە کە هێلکەم سوور کردەوە بەچی سووری بکەمەوە ئابەمە سووری بکەرەوە نازانم لە کامێرەکەەوە زوم کراوە یا زوم نەکراوە ئابەمایان باشە ئابەمان ئەتوانیت هێلکەکە سوور بکەیتەوە باشە ئێستا ئەمە تاواکەمان حازراها باشە ئێستا ئەینجا با پرسیارەکەت لێ بکەم ئەم تاوەیە کە بەکارێهێنم ئەمە ئەوەیە کە خەڵک پێڵەن تیفاڵ کە تێفلۆن بە تێفلۆن داپۆشراوە خۆ ئەشکرێت بە مس سووری کەمەوە ئەشکرێت بە فافۆن سووری بکەمەوە باشە جابی نەرانبووی کە بزانن ئەم تاوانە بۆچی پێوترێت تێفلۆن ئەمە ناوەکەی داپۆشراوە بە بەرگێک بۆی کە بەکاربێنرێت هەم بۆ کوڵان هەم بۆ سوورکردنەوە بەڵام ئەو کاتێک کە لەوانێ زۆربەتانم هەر بزان بەڵام بیرتانە خەمەوە ئەو کاتێک کە تاوەیەکت بەکارهێنا کە تێفلۆن بوو تیفاڵ بوو تەختی لەگەڵاوە کارێنی ئاسی لەگەڵاوە کار ناهێنی دروستە باشە یەکەم جار تاوەکەی بۆ گەرم کەم اینجا ڕۆنەکەی پێکەم یا بەساردی هەردوو شێوەکە ئەبێ ئەتوانی گەرمیکەیت ڕۆنەکەی تێکەی ئەمجا گەرمیکەی وەشتوانی تاوەکەی بۆ گەرمکەی ئەمجا باشۆنەکەی تەوەی ئێستا تاوەکەمان گەرمە باشە هێلکەکە کە لە بەردەستی منایە ڕۆنەکە چەندێک گەرمکەم و اینجا هێلکەکەی بکەم بەسەرە ڕۆنەکە کە ئەەکەیتە ناو با بڵین تاوەکەوە توانی گەیسەتێکی حالیەن بەس نەکێتە کە نەگێتە سووتان باش ئەنی نەقرچێ نەقرچێتە کاتی سووتانی زۆر باشە دوای ئەوە اینجا هێلکە بەشە سپێنەکەی پرۆتینە بەشە زەردەکەی چەوریە بەڵێ زەردێنەکەت بۆ بشکێنم یان نەیشکێنەوەی کە عەرە پێڵە بێڵعێن بۆ بکەم بە چاو یان نەیکەم بە چاو با زەردێنەکەشی تیاابێت چکە زەردێنەکەشی سپادەی لێت زەردێنەکە لەگەڵ ڕۆنەکە سوور بێتەوەیان بە ساغی نانانا بە تێکەڵی بە تێکەڵی باشە اینجا زۆر کەس پرسیاری ئەوە ئاکات ئەڵێ ئەم هێلکەیە کە ئێمە لە قرچێتی زۆر کەس پرسیاری ئەوە کات ئەڵێت کە ئێمە هێلکە ئاخۆین لە بەرەوەی کە زەردەنی هێلکە چەورە ئەبێ خۆمانی لێ پارێزین لە کاتێکە هەردووکمان نەزانین کە چەوریەکان سەرچاوی ڤیتامینەکانی ئەی و دی و کەین باشە بەنسبەت زەردەنی هێلکەوە چی بکەین بیخۆین نەیخۆین زەردێنەی هێلکە دەوڵەمەنە بە چەورە تێرەکان ئەوەش لە بابەتی پێشوا باسم کرد خۆی لەش پێویستی بە هەردوو چەورێکەیە چەورە تێرەکان و چەورێ ناتێرەکان ئەو زەردێنە هێلکەیە ئێستا حالیان چەوری تێری زۆرتیایە فتۆ لە ڕۆژێکە ئابێت کۆی ڕۆنەکان حساب بکەی کە لە خۆی لە ڕۆژێکە عادەتەن لەش پێویستی کەم بە ڕۆنی با بڵێن چەورە تێرەکانە چونکە لە 100 ئەو خواردنەی ئەو وزەی کە وەری ئەگری لە خواردنەوە ئەبێ لە چەوری ئابێ باشە لەو لە 100 ئەبێ تقریبن لە 11 لە چەورێ تێرەکانە بێ ئەو دوایی چەوریەکان لە چەورێ ناتێرەکان بێ تقریبا بە حدودی مەسەلەن من ئەگەر وەزنم ئیسە وەزنم 70 کیلۆیە باشە نزیکی 750 کیلۆکەلەریە بێ لە چیۆ وەرگرم لە چەوریە لەو ئەگەر 750 کیلۆکەرێکەکە بیکەم بە غرام چەندێ لە چەوری وەرگرم تقریبا لە تقریبا 83 بۆ 90 غرامە بێ لە ڕۆن و زەیت لە ڕۆژێکا وەرگرم 11 غرامەیە بێ لە چەوریەکی ناتێ لە چەورێ تێرەکان ئەمە تۆزیە قرس ئەگەر بۆم ئاسان بکەیتەوە ئێستا ئەمە کەوچکێک دکتۆرجان کەوچکێک 14 غرام تقریبا ڕۆنی تایە ئەگرێ ئەم کەوچکە چێشتێت نزیکی ڕۆژەکە چەندیاواتوانین بخۆین یانی لە ڕۆژێکە تقریبا تۆ زەیتی با بڵێن ئافم بکە چەورە تێرەکان پێویست بە یەک کەوچکە
کەوچکە زیاتر نابێ وەرگری بە پێی توێژینەوە زانستیەکان و ئەمە یەکێک لە گرنگترین بابەتەکان یان ئێمە گایدلاینە با بڵین ڕێبەری کارکردنە یعنی ڕۆژێکا پێویست بە چەوری ڕاستە ئێمە ئەڵین چەوری تێر هۆکار نییە بۆ با بڵین متهم نییە بۆ دروستکردنی نەخۆشی دڵ ئەگەر بە ڕێژەیەکی کەم بخورێ بەڵام ئەگەر بە ڕێژەیەکی زۆر بخورێت چەورە تێرەکانیش هۆکارن بۆ زیابوونی کۆلیسترۆل لە دواییە کۆلیسترۆلش دوجارە بێتە هۆی دوای کۆلیسترۆلش ئەبێتە جەڵدەی دەماغ و جەڵدەی. ئێستا من دوو جۆر هێلکەم بۆ جەناب سوور کردوێتەوە ئەم جۆرەم بۆ سوور کردویتەوە کە ئەبەم شێوەیە تێکەڵاوم کردووە لەگەڵ ڕۆنەکەیە بڵێن هەموو هێلکەکەم بە ڕۆنەکەەوە سوور کردوێتەوە بەخەمە خزمەتە باشە هیوادارم بەدڵە بێ وڵا بیری شوی پیا بکەمەزانی با جۆرەکەی تریشەر بخەمە خزمەتی تەنابێ ئەم جۆرەشیان کە سبەینێ بەیانی خەڵک مناڵەکەیە چێ بۆ مەکتەب هەر حەزەکەم بزانم کە بە چ جۆرێکیان ئەتوانێت یان باشترە دیارە لە ئێوە برادەران ئەمان ئەوە تاسەری کە چەند جوان بووم هێنایتەتە دەرەوە دکتۆر یخوا عافێتە بێ دەست خۆش بێ زۆر دەست خۆش بە کامیان سبەینێ بیخۆین بۆەوەی کە بتوانین سوودیشی لێ وەرگین لەبەرەی سەرچاوی ڤیتامینی ئەی و دیکەیە سەرچاوی وزێ بۆ مناڵەکانمان بۆی لە مەکتەب بتوانن تەرکیزیان هەبێ بخوێنن باشە و جگە لەوەش بۆ بەڕێزانی کە ئەچنە سەرکار بۆی کە بتوانن کارەکانیان بە باشی جێبەجێ بکەن. فەرموو. من هەموو جار وتومە بە دایکان کە یەن بۆ لای ئێمە کە ڕێنمایی خۆراکیان پێدەین مناڵ پێویستی بە چەوریە چەوری زۆر گرنگە مناڵ چەوری ینی چەوری ئەو ڕۆژەی بەدەست بێنێ ینی زۆر گرنگە زۆربەی زۆری کێشەکانمان لەگەڵ چیایە لەگەڵەوەیە مناڵ چەوری ناخوا خواردنی چەور وەرناگرێ زۆربەی زۆری ئەڕوا بە چەوریەکان لە کوێوەرێ وەری ئەگرێ بەڵام لە کوێ وەرێگرێت لە چپسی پەتاتە و لە پسکیت و لەوانەیە وەرێگرێ بەڵام ئەگەر لە چەوریەکی ئاوها وەریگرێ بەڕاستی ئەمە گرنگە ئەمە تۆ دوو ئیسفادەی زۆر گرنگ هین ئیسفادەی زۆر گەیان بە مناڵەکە یەکەم سەرچاوەیەکی باشی وزت پێەیە دووهەم سەرچاوەیەکی باشی ڤیتامینە پێەیە کە هەم لە زەیتەکەیە وجودی هەبوو و هەم لە هێلکەکەی شاوجودی هەیە باشە و سێهەم طبعا ئەمەیان باشترە لەمە لەبەرەوەی ئەمەیان زۆر بەری گەرمیەکە زۆر نەکەوتووە هێلکەکە زۆر بەری گەرمیەکە نەکەوتووە تاکو لەگەڵیایە سوور بێتەوە ینی وەلەو گەرمی ئەگەر بێم وەسەر ڕۆنەکان بۆ گەرمکردنەکە ئەگەر بێمەوە سەر گەرمکردنەکە زۆر باشە بێ ئێمە وتمان باشترین زەیت ئێستاکە لەسەر گۆی زەویە وتمان زەیتی زەیتونە باشە وتمان زەیتی زەیتونە بۆ هێلکەڕۆنێکی ئەتیادی کە بەیانی مناڵ بۆ خۆتێک یا بۆ مناڵێکت تا ڕادەیەک ئەو گۆڕانکاریە بەسەری زەیتەکە یا ڕوونادا کاک دکتۆر بە گۆڕانکاریەکان چی بوو ئەگەر لە هەڵقەی پێشوا من باسم کرد ئەگەر ڕۆنێ زۆر بۆ سوورکردنەوەیەکی زۆر بەکار بهێنرێ ئەو کاتە ئەڵدیهای دروست ئەبێ ئەسە باسی ئەڵدیهادیشەکەی باسی مەسلەی فری ڕادیکال و شتەکان بزەبات اینجا من بێمەوە سەر ئەمە ئێستا وتمان باشترینیان ئەمەیە طبعا ئەگەر بە کەرەکە بیکەین یان بە ڕۆنە کوردیەکە و خۆماڵەکەیە بیکەین لەوەیە هیچ گۆڕانکاریەک بەسەر چەوری تێرە ڕوونادا واتە هایدرۆجینیشن نابێت چەورە تێرەکان هەدرەجە نابێت بە چەوری تێرەکان ئەوەی هەدرەجە ئەبێت چەورێ ناتێرەکانە باشە مادام گۆڕانکاری بەسەر چەورێ تێرەکان نایە بۆچی باشە چەورە تێرەکان بۆ سوورکردنەوەیەکی قوول بۆ سوورکردنەوەیەکی زۆر و بۆ سوورکردنەوەیەکی قوول چکە گۆڕانکاری بەسەرانایە بۆیە ئەگەر بۆ زەیتی با بڵین بۆ ڕۆنیەک بێ یان بۆ برنجێک بێ یان بۆ شلەیەک بێ خۆ زەیتی زەیتونەکەیش بێ مشکلەی نییە بێ مشکلە نییە بێ مشکلەی نییە بەڵام مەبەستە زەیتی گوڵە بە ڕۆژەکە گوڵە بە ڕۆژەکە ئەویش مشکلەی نییە
بەڵام بەمەرجێک ئەو زەیتی گڵۆ بە ڕۆژەیە خودی خۆی بە پرۆسەیەکی زۆر گەورمکردنی و ئەڵێ هەتا مردن ڕۆکەکە وای لێ کرابێت و گەرم کرابێتەوە زۆر گەرم کرابێتەوە بۆی خودی خۆی چکەوە کوتم ئەسڵەن گەرمکردنی ئەو زەیتانەی کە ناتێرن بە زۆر و بە فترەیەکی درێژ هەدرەجەیان بەسەرادێ. دکتۆر ئەگەر بۆ خەڵک ئاسانی بکەین کێشەی ئێمە زیاتر لەگەڵ گەرمکردنی ڕۆنەکە گەرمکردنی ڕۆنەکە تەنانەت زەیتی زەیتونیش کە فەرمووت هێرکەکەم بە زەیتی زەیتون بۆ سووربکارەوە ئەگەر زۆر گەرمی بکەی خراپە هەت زۆر گەرمکردنی خراپە. باشە جا ئێستا تۆ باشە بۆچی خراپە دکتۆر؟ بۆچی خراپە لەبەرەوەی لەبەر دوو هۆکار خراپە. یەکەم هۆکاری یەکەم سووتانە سمۆک پۆینتەکانە. سمۆک پۆینت کە وەختی ئەسووتێ و زۆر بسووتێ ئەمە گۆڕانکاریەکی کیمیایی دروستە بێت و یەکێک لەو گۆڕانکاریە لە حەڵقەیە پێش و باسم کرد ئەڵدیهایدەکان دروستە بێت. باشە کە ئەڵدیهایدەکان دروست بوون ئەمە ئەڵدیهایدانە متتەهەمن بۆ ئەوەی نەخۆشی دڵ دروستکەن متتەهەمن بۆی نەخۆشی سەرەتان دروست بێت. باشە ئەمانە متتەهەمن بۆ ئەوەی اینجا ئەو ئەڵدیهاید و فڕادیکاڵ ئەگەر ڕخسەتمەی بۆ بینەرەکان بە ئاسانی شەرحیەکەم ئەگەر هاوڕابووی هاوڕاوە لەگەڵ ئەگەر تژڕابووی بۆم ڕاستکەرەوە. ئەمەی کە لە چاوی منایە چاویلکەیە عینەک بۆی کە کار بکە پێویستی بە دوو قاچ هەیە بە هەمان شێوەش گەردیلەکان کە کارەکەن پێویستن بە دوو ئەلکترۆن هەیە بۆی کە بتوان ئەم بەڵانسە ڕابگرن. بەڵام ئەو کاتی کە تۆ هەر شتێک خەیتە ناو لەشی خۆتەوە کە فری ڕادیکاڵ بێت تەنی ئازاد دروستکە باشە قاچێکی ئەم عینەکە ئەشکێت قاچێکی ئەم عینەکە بەشکاوی خێتە ناو لەشی خۆتەوە ئەو کاتێک کە قاچێکی ئەم عینەکە شکا بوو کە ئەچێتە ناو لەشتەوە پێویستی بە باڵانس پێویستی بە هاوسەنگی پێویستی بە تەوازن وەرگرتن هەیە بۆی کە بتوانێت ئەم باڵانسە بکە قاچێک لە عینەکێک لە ناو لەشی خۆتەوە وەرەگرێ باڵانس دروست دەکا. بە هەمان شێوە ئینجا لە ناو لەشتا تەنێکی ئازاد دروستە بێ ئەم تەنەش لە دانێکی تر وەرەگرێ ئەوش لە دانێکی تر وەرەگرێ ئەمە ئەبێت بە زنجیرەیە گۆڕانکاری لە لەشتا کە لە مەودای درێژخایان نابێتە هۆی کۆبوونەوەی چۆری لەسەر مولەکانی خوێن و یان ئەبێتە هۆی دروستبوونی گرێ یان ئەبێتە هۆی دروستبوونی برین کە هەردووچیان دوو شێوازی شێرپەنجەن. دروستە دکتۆر؟ دروستە. تەواوە بەڵام خوای گەورە میکانزمێکی باشی یاوە بە مرۆڤ لە لەشی ئینسانە گەدژە ئەکسەدەیەکە کە لەش کە پێوتە ئینزیماتیک ئەنتی ئۆکسیدنت. باشە بەڕاستی ینی نمونەی نییە نمونەی ئەو دژە ئۆکسانە ئەوەیە کە ئەگەر تۆم عینەکە و بە یەقاچی وەرگرت قاچێ لە لەشت وەرنەگرێ بزەبت وایە. ئەمە یەکێک لە گرفتەکانە کاکتۆر یەکێک لە گرفتەکانی تر وەکوتم گەرمکردنێکی سوورکردنەوەیەکی زۆری ڕۆنەکە و سووتانێکی زۆری ڕۆنەکە چی دروستە بێ لانجامە ئەڵدیهای دروستە بێ. ئەڵدیهایت مادەیەکی خۆی مسرتنە مادەیەکی مسرتنن مەوادی مسرتنی زۆرتیایە مەوادی کێشە بۆ دەم بۆ دینراوەتەوە لە توێژینەوەکانە کە نەخۆشی دڵ زۆرەکە و لەگەڵ نەخۆشی با بڵین سەرەتانیش. باشە ئەم سوورکردنەوە بە هەر کامێکیان بکەین لە پلەی سووتانە دروستە بێ لە پلەی سووتانێکی زۆر یعنی با بڵین ئێستا ڕۆنەکەم کرد بە برادرانە گەر دووکەڵەکە دەرەکەوێت دووکەڵەکەمان بۆ وەرگرن ئێستا زۆر کەس ئەڵێ ئەم زەیتی زەیتونە با زەیتی زەیتون بقیت چەکە با بقرچێمەدەم زەیتی زەیتونە سەلامەتە. ئێستا ئەم پلەی دووکەڵەکە دروستە بێت لەم دووکەڵەیە نازم دووکەڵەکە لە شاشەوە دیارە برادران لە کۆنتترۆڵە باشە ئەم دووکەڵەیە کە سەرەتانەکە ئەم دووکەڵەیە بەڵام ئێستا دەستی کردووە بە دروستکردن یعنی شەرت نییە ئێستا ئیتر هێواش هێواش دروستە بێ بەڵام چەندێ زۆر بمێنێتەوە ئەوەنە زۆر دروستە بێ چەندێ زۆر بمێنێتەوە ئەوەنە زۆر دروستە بێ واتە ئێستا دەستی پێی کرد ڕۆنەکە کە ئەڵدیهایت هێواش هێواش دروستەکە باشە و پرۆسەیەکی تریشی بەسەراچێویشمان لە بیر نەچێت کە هەدرەجەیە. باشە هەدرەجە چییە؟ هەدرەجە ئەوەیە هایدرۆجینێک ئیزافە بێ بۆ گەردی با بڵین فاتی ئەسیدەکە چەورێت ترشە چەوریەکە کە ئەسڵەن لەکوێ هەدرەجە دروستە بێت لە چەورێت تێرەکانە دروست نابێت کاک دکتۆر لە چەورێ ناتێرەکانە معڕەزە بۆەوەی هەدرەجە دروست بێ. خۆی هەدرەجە لە معمەلەکانە بەکارهێنرن ئەو زەیتە زەیتونەیە مەسەل ئەو زەیتی زەیتونەکە بێ یا زەیتی گوڵ زەیتی زەیتون عادەتەن نایکەن بەدرچکە گرانە بەڵام زەیتی گڵۆ بە ڕۆژە و زەیتەکانی تر کە زەیتە ڕۆکیەکانە هەدرەجەی بەسەر ئاهێنن بۆچی لەبەرەوەی تامێکی بۆنێکی زیاتر بە و تۆزێک خۆشتر بێ باشە
و شێوازێکی جوانتر بێ بەڵام ئەوە مەترسیدارە. یعنی ئەوەی کە خەڵک ئەسە بۆن من لە زەیتی زەیتونە بەدڵینەڵە بۆنی ناخۆشە. بەڵێ بەڵام زەیتی گڵۆ ڕۆژە بۆنی ناخۆش نییە. کەواتە خودی ئەو عملێکە ئەو بۆنی پێناهێڵن تەندروستی لەشی ئینسانە خاتە ئەوەکێتەوە سەر خودی خۆی ئەکەوێتەوە سەر ڕۆکەکە باشە ئەکەوێتەوە سەر ڕۆکەکە بەڵام کە تۆ هەدرەجە و بەسەرهێناکە تۆ لە شلیەوە بێ بەتون یعنی ئەمە ئێستا کاکە ئەو کەرەیەم بەرەکەوتت نەباتیە ئەمان نەباتێ فەرموو ئەمە خود ئەمە نەباتیە ئەمە لە زەیت دروست کراوە لە دروست کراوە لەوانە دروست کراوە باشە لە زەیتێکی لەوە ئەوش گرانە ئەوش لەوەی شانایکەن لە زەوتی مەسەلەن بۆ نمونە خورمایە ئەیکەن باشە لەوەیە هەرزانترە ئەو پرۆسی بەسەرا ئەهێنن بۆ ئەوەی ئاوها تون بێ باشە ئەوە مشکلە ڕاستی کێشەی تەندروستی بەدواوێ یعنی ئەگەر کێشەی تەندروستی وەکوتم ئەڵدیهایدەکان هەدرەجە مشکلەیە باشە هەدرەجە هەم گرفتە دروستەکە چونکە بەپێی توێژینەوەکان دوو توێژینەوەی زۆر گەورە کراوە لە 102 لە ڕۆژیەکە لە 102 با بڵێن ترشە چەوریەکانی هەدرەجە کراوەکان زیاکەی لە 123 نەخۆشەکانی دڵت بۆ زیابێ ئەمە کۆهۆرت سەدیە یعنی ئێستا ئەگەر ئەو کەرەیە بەکاربێن بۆ سوکردنەوەکم دووکەڵەکانتان لێوە دیارارێ لە شاشایە دیارە دووکەڵەکە برادران ئەگەر پێم بڵێن لە کۆنتترۆڵ و نازانم دیارە لە شاشەیان نە دیارە زۆر باشە ئێسەمە دووکەڵی کرد باشە ینی ئەم دووکەڵەکە ئێستا بەم ڕۆنێمە کردومان تەمانە تا زیاتر بێنێتەوە دووکەڵەکەش زیاتر بێت و مەترسەکەشی زیاتر بێت مەوادە کیمیایەکان زیاتر دروستە بن ئەم دووکەڵی کە لە زەیتونە شلەکەوە دەرئەچێ بەقەر ئەو مەترسیدار نی ئەگەر ئەو کەرەیە بەکاربێنم بۆ سوکردنەوە طبعا ئەمە خودی خۆی ئەسڵەن هەدرەجە کراوە ئەمە خودی خۆی مشکلە دار ئەگەرەوە بە ساردی بکەی بەسەر ناناو بیخۆی هەر مشکلە دارە ئێستا سبەی لێباین دکتۆر محەممەد دەچێت بۆ دەوام لەو کولێرە بەلەزەتە لە بەردەستی خۆیەتی تۆزێکی لەو کەرەیە پێیاوکاوەی خوا ئەم کەرەیان نا بەس کەرە خۆماڵەکە مشکلەی نی باش ئەم کەرەی خۆماڵی مشکلێنەوەی وردەوە بە تاسیری گەرماکەویش دەستی کرد بەتوانەوە باشە بەڵام لە بیرمان نەچێ من دی بە دووبارەیەکەم بۆ کاک دکتۆر چرشە تێرەکانیش هەر ئەبێ لە ڕۆژێکا کەم بخورێ یعنی چی تێرەکان و ناتێرەکان بۆ خەڵک ڕوونی بکەیتەوە بێ زەحمەت ترشە عفو بکە ڕۆنە تێرەکان کە وتمان کە خودی خۆی تونە لە پلەی گەرمی طبیعیە وەکووەمە کاک دکتۆر ئەمە لە پلەی گەرمی طبیعیە ئەمە ئێستا ئەمە بێت بیبینیم ئەمە لە پلەی گەرمی طبیعیە ئەمە زەیتە لە پلەی گەرمی باڵین طبیعیە لەبەرەوە بێ لە سەلاجە هەڵگیرێ ئەمە گەرم کراوە بە زۆر گەرم کراوە بۆ ئەوی دروست کراوە بەو شێوازە دوایی ئەمە خودی خۆی چییە خودی خۆی ئەمە خودی خۆی زەیتە ئەو زەیتم بەری عزیز ئەمەش زەیتەکە ئەمە خودی خۆی زەیتە ئەم زەیتەیە دوایی گەرم کراوە بەم کەرێ باشە گراوە بە پێوترێ زەبدەی نەباتی بەڵام ئەمە خودی خۆی تونە ئەوەیە کە بە مەشکەکەی گرن و ئەوەی کە مەشکەکەی گرن و تەواو ئەمە ڕۆستەکە لە ڕووی تەندروستیەوە ئەمە باشترە لەمە باشە بەڵام ئەمەیان تەواو ئێستا گریمان من ئەم کەرەی تر ناخۆین ئەم کەرێ کوردیا خۆ ئەم کەرە کوردیە ئەم کەرێ کوردەکە ئاخۆین لە ڕۆژەکە چەندێ بخۆین لە ڕۆژێکا وەکو وتم لە ڕۆژێکە ئەبێ کۆی چەوریەکە بە پێی لەش ئەگۆڕ درێ مناڵێکە گەورەیەکە تەمەنی بچووکە یاری ئاسنەکە یاری ئاسناکە وەرزش ئەکا بەڵام من وتم ئەگەر من ئێستا من ڕێک وەزنم تقریبان 68 بۆ 70 کیلۆیە باشە باڵایشم ڕێک 170ە لە ڕۆژێکە پێویستت بە چەندێکە لە ڕۆژێکە لەم مینە لە ڕۆژێکە تقریبان لە 11 کۆی چەوریەکانە ئەبێ لە مینەوە بۆم بکەیتەوە بە کەوچکەکە یعنی تقریبان ڕۆژی لە ڕۆژێکە پێویستت بە سەتاڵەکە بۆت بگرم سەتاڵێکی باێتی ئازێت نەبێ ئەمە فەرموو من باسی خۆ بکەم بۆ کەسێکە 70 کیلۆگرام بێ و 170 بێ من باسی لە ڕۆژێکە تۆ ئەبێ ئەمە نەبخۆی ئەوەنە زیاتر نەخۆی با کەوچێکی زەیتی زەیتون لەبیرت نەچێ ئەمە لەکوێیە هەیە ئەمە لە ماستا هەیە کە ئەی خۆی لە گۆشتا هەیە کە ئەی خۆی کە ڕۆژانە گۆشتە خۆی و لە مریشکە هەیە چەورێت تێرەکان ئەبێ لەش ئەوەنە
پێویستی بە چەوری تێرە بە کۆکراوی هەر بە هەموو کۆکراوی هەمووی ڕۆژانە باشە باشە زۆر باشە ئەتوانین ئەمە وردە ژمارە تەلەفۆنەکەم بخەینە سەر شاشە بۆی کە ئەگەر پرسیارەکە جا لە بیرم چوو باسی ئەوە بکەم یەک دوو خاڵ هەیە لەسەر ئەم کولێرێ کاک دکتۆر ئەم کولێرەیە زەیتی پێوەکەن ڕۆنی پێوەکەن ڕاستی ئەمە دوایی گەرم ئەکرێ کە گەرم کرا باش نی دووشت هەیە لەسەر کولێرە یەکەم من ینی دوو تێبینیم هەیە یەکەم ئەمە خودی خۆی چەوری پێوەکەن ڕۆنی پێوەکەن و لە گەرمیەکی زۆرە ئەبێ بەڕاستی بۆیە من پێم باش نییە چەوری پێوە بکەن ڕۆنی پێوە بکەن پێم باش نییە ڕۆنی پێوە بکەن لە گەرمیەکە داینن ئەگەر ڕۆنیان پێوە کرد مەسەلەن بۆ نمونە ئەو کات بۆ ئەوان لەوەیە دەرینێنێ ڕاستی ئەبێ مەسەلەن ڕۆنی باشتر وایە زەیتی زەیتونی پێوە بکەن باشتر وایە زەیتی زەیتون کە زۆر گرانە بەڕاستی ناکرێ ئەویش زۆر زەحمەتە بەس ئایا زەیتی گڵۆ بە ڕۆژەی پێوە بکەن زەیتی گڵۆ بە ڕۆژەی پێوەکەن گۆڕانکاری بەسەراتێ گۆڕانکاری بەسەراتێ بەس کەمە لەوەیە کەم بێ بەڵام هەرمەتی بەمە ڕئی منە لەوەیە هەرمەترسیدار ئەمە خاڵی یەکەم باش خاڵی دووەم نانەکانی ئێمە ڕەشکەی تێکن تکام وایە نان پێویست ناکا ڕشکەی تێ بکەی ڕشکەیەکی زۆری تێکن لە نانە تیریەکانە لە نانەکانی خۆمانە لە لای خۆمان ڕشکەی تێکە چکە ڕشکە خودی خۆی چەورە باشە تو ئەگەر بتەوێت سوودەکەی لێ ببینی کە خستە گەرمێکە بەری ئەو گەرمێر کەوت ئەسڵ ڕشکەکە سوودی نامێنێ خودی خۆی ڕشکەکە زودینە تو ئەگە بتەوێت سوود لە ڕشکەکە بێنی چکەوە کاڵێم ڕشکەکە زود لە ڕۆنی ڕشکەکە ئابینی فپێویست ناکات تۆ ڕشکەیەکی زۆر بکەیتە ئەم نانەوە بەڕاستی چونکە زەرەری پێگەینێ دەتوێت جاتی ئەوەی بزانی ئەوان نازانم بۆچی ڕشکەی پێوەکەن بەڵام لەبەر تامە احتیمالە لەبەرەوەی تام بدا زیاتر بۆی ڕشکەی پێوەکەن بەڵام پێویست ناکە ڕشکە بخرێتە نانەوە کاتە ڕشکە مەخەرە نانەوە ڕشکا گەر بتەوێت سوود ئیسفادەی لێ بکەی هەر خودی دەنکە ڕشکەکە بخە ناو دەم تو بیخۆ ئەو چەندێک لە ڕۆژێکە مەجارێکیان سەری کەوچکە چایە سەر نیو کەوچکە چای کا دکتۆر نیو کەوچکە چای نیو کەوچکە چای لە زەیتەکەی یا ڕشکە خۆی لە زەیتەکەی تقریبا ئەگەر ڕۆژێکا بێ باشە حەوت دانە بۆ 15 دەنکاوە ڕشکەی تر لەوە زیاتر زۆر دێنەوە سەر ڕۆنەکان بینەوە سەر ڕۆنەکان من وتم چی باشە یەکێک لەوەی پرسیارکە ئەڵێ دکتۆر باشە من ئەمەوێ شتێکی سوورکەمەوە سوورکردنەوە وگوتمان سوورکردنەوە چوار جۆرە سوورکردنەوە توانم هەستم یان هەر لە شۆ وڵاجا من هەڵاستم لە خزمەتم چی سوورکردنەوە چەند جۆرێکە سوورکردنەوەیەک هەیە وەکو تۆ کردێت ڕۆنینەکەی تاوەکەی بۆ گرمەکەن و ڕۆنەکەی تێکەن باشە سوورکردنەوەیەک هەیە ڕۆنەکەی تێکەن بەڵام بۆ نمونە باینجانێکی سویان گۆشتێکی سوورەکەنەوە ئەم گۆشتە نیوەی یەک تۆزە ڕۆنی تێکەن و سووری ئەەکەنەوە باشە بەڵام سوورکردنەوەیەک هەیە ڕۆنەکە ئەڕاتە سەر خواردنەکە وەکو فینگەر چیپس و ئەم فینگەر ئەم ڕۆنەیە بە بەردەوامی داخکراوە بە بەردەوامی ئەمەیە مەترسیدارە کاک دکتۆر باش ئەگەر بیکەین مەسەرەن ئێستا خەڵک لەوانەیە هەمووی فینگەر چیپس نەخوا بارچەنە بڕێکی زۆر لە مناڵانەی خوۆن بەڵام مەسەرەن لە بازار جگەری سوورەوکراو هەیە باڵێ زۆربەی کات منی بینم کە جگەرەکە لەسەر عەربانەکان لە فیجگەرە خواردۆتەوە زۆر خۆشوانە زۆربەی جار کە ئەیبینم جگەرەکە کوژانویانێتەوە ئەو بەڕێزانی کە ویشاکەن بەڵام کاتێکا چی داوای لە فەیەگەکەی بۆ داگرسێن گەرمیەکەنەوە لە ناوی سووریەکەنەوە و اینجا بۆ دەکەن ناو لە فەکەوە ئەو تەندروست نییە ڕاستی ینی داوا لێ بردنەکەم باشە بۆ هەشتێکە بەلەزت بێت تەندروست نییە ئەستا زۆر کەسێک سەر و پرسیارەکە خودی خۆی ڕۆنەکەی کاکتۆر ئەزانی چۆن ئەگەر تۆ بتەوێت بۆ بەمجابا بەدیلەکەیان دۆزیان لێ بەدیل چی حەلچێ حەلەوەیە تۆ زەیتی زەیتون بەکارنێنی کاک دکتۆر بەکاری نهێنی زەیتی گوڵۆ بە ڕۆژ زۆر زەیتی گوڵۆ بە ڕۆژەش بەکارنێنی و زەیتی زەیتونەکەش بەکارنێنی ببوورە زەیتی زەیتونەکەش بەکارنی لەو کاتەیە چی بەکاربێنی بۆ دیپ فراین لە کاتێکی دیپ فراینە ئەو کاتە کە سورۆکردنێکی قوڵە
ئەو کاتە چەورەتیرە تێرەکان بەکاربێنی چەورەتیر ئەوەی کە وتمان ئەمە کەرەکە بوو این ڕۆنەکە بوو ئەمە کەرەیە ئەی ڕۆنە کوردیەکە ڕۆنە خۆماڵێکە ئەمە بەکاربێنی ئەمە بەکاربێنی بۆ یعنی ئێستا ئەگەر دایکێک سەیری ئەمەی کرد ویستی پەتاتە بۆ مناڵەکەی سوورکاتەوە بۆ سووری ئەتخوابایەک دەخەمن تامێکی بکەم خۆش تامێکی بکە دکتۆر زانی تامی کە من ئەمە بەیانیان زوو هەنێجار لە دوای وەرزشکردن لەگەڵ ماستوشتا داوا یەکەم زۆر ناخۆش زۆر جاکرشتی پێ سوورکەیتەوە ئەوە سوورکردنەوە بەوە هیچ گۆڕانکاریەکی بەسەرا نایە گۆڕانکاریەکان کەوتم باس نە ئەلدیهای دروستە بێ نە هەدرەجەیە بێ و کە هەدرەجە بوو ئەم ڕۆنە ئەم زەیتە بوو بوورە کە هەدرەجە بوو ئەم زەیتە هەموو تایبەتمەندیەکانی ئەمە وەرەگرێ باشە بەڵام بە خراپی تایبەتمەندی خراپەکانی وەرەگرێ باشە بەڵام هەروەکو خۆی شێمێنێ ئاوا یەک دوو پەیوەندی وەرەگرموویەوە خزمەتە تاکو ئێستا لەوە تێگەیشتین کە ئەگەر پێویستان بە سوورکردنەوە بوو هەتا ئەتوان گەرمی مەکەن بانەگاتە پلەی دووکەڵکردن با خواردنەکەدانە پۆشێ هەتا ئەتوانن زەیتی زەیتون بەکاربێنن خۆ ئەگەر سوورکردنەوەکە زۆری پێ چۆکو فینگەر چیپس و کاتە ڕۆنی کوردی بەکاربێن بەڵام تامەکەشەوە نەش ناخۆش نم تەسەمەکە زۆر ناخۆش بێن بەڵام کە چۆ خوارەوە باش بوو کاک لوقمان ئەمین سڵاوت لێ بێ و یەکسەر پرسیارەکە و کە بۆی وەحدەکەشە بەش بکە قوربانجان یەکسەر پرسیارەکە و کە لە خزمەتتان فەرموو دەنگی زۆر خراپە برادران کاک لوقمان دەنگت نابیستم برادران دەنگی ئەلێرەشەوە نایەت کاک لوقمان عفوم کاگە برا ئەگەر ئەتوان دەنگەکەم بۆ بەنەوە بێرە بێ زەحمەت بۆی هەر دەبێ من تێ بگەم زامەڵێت چی فەرموو پرسیارەکەت بکە سڵاو لێەوە جان والله دكتور برسان دو وانا كرا متاع وكنا نفهم عنك برسان كم نوع عمل زي هذا السلسله هاي كانت تدور وانا كنا ندرس دكتور جان اولا زي هناك عمل نادي او نشرب نادي او نجرب كان زاد حد يخوي او تفق في النهايه قالوا هناك دكتور جان برادران ئێوە تێگەیشتن لە کۆنتترۆڵەوە من تۆ تێگەیشتی کاک لوقمان یەک عەزێت کێشە تەلەڤیزیۆنەکە و کس بکە باشە لێرەوە من جۆم لە دەنگتە باشە قوربان دكتور جان عەزێتی شتێن بەس بێ زەحمەت پرسیارەکە و دووبارە بکەرەوە فەرموو هنا دكتور جان هنا رونا كركا كرا هنا كبلن معملك نخو معلك على نادي قرم كري سورة وكريات أما أي باش كاتك بلن هير كورونا وبارون اشتيتي فيها كي اشتيتي فيها كي أسوان هذا هو قرمينا كي أو اشتيتي سورة كرياتوا أما يك كاد لقمان يك دقة ما بس لا برساركت بوي كا زور رون بيه دكتور أم بيتي زحمة برساركت لسر أم رونا أنا يعني لسر وتدي معمل أما عليت لسرنا كاركي بلع كاري أم كاريان بلع هذا والله برسالك دواء على أجر زور قرمين لكن شلون شتي بيسور كينوا أو لقب كاركي رونا كاركي فرح وكل دكتور جان وانا كرديك هذا نادي وانا كرني كي توشنا قوسي سرطان تكا باش تحصيل حاصل اسا كاغ لقمان بو يكسو والله ما كورغرم اگر كاغ لقمان هلكي سور كردوا بروني كري كردي سوري كاتو بكري حاضري كريوي نباتي اما نباتي كي روكي طبعا باور سوري كرو كاغ لقمان جان بله سالي دوما زي تكجروا هي برن هنا خواي حلقه زاد وندركه او زردكي دكتور جان زاد حد يقول عشتين زاروا هيا ما بس بوني ناخوشه بله اره والله زي كبوني ناخوش المشكله هي بۆنی ناخۆش بێ زەیت ئەم زەیتانە شەیە بۆنی ناخۆش بێ ئەگەر بۆنی ناخۆشێ مانای وایە کێشەیە هەم ڕەنگە هەم کێشە ینی خۆی عادەتەن ڕۆنە بێ بە تایبەت زەیتە بێ لە شوێنێکی تاریکە هەڵگیرێ و لە پلەیەکی گەرمیا باش هەڵگیرێ کەواتە گەر زەیتێک بۆنی هاو بە معنای وایە نیشانێکی پرسیاری لەسەر نیشانێکی پرسیار و بێت سەرقەباغی بدرێ بۆ ئەوەی ئۆکسجی لێی نییە بەڕاستی جوت ئەبێ سەرقەباغ باش کاوابێت کاک لوقمان تۆ وەڵامەکە وەرگرت برادران کەسی ترمان هەیە ئەگەر نیمانە بام یەکسێک پرسیار بکەم باش دوای پرسیارەکە لەسەر مەسەلەی قەپاغ سەردانەوەی زەیتەکەیە کاگاوەجیان لە سلێمانی فەرموو پرسیارەکەت بکە
شەوتان باش هەموو کاتێ باش قوربان. دکتۆرجیان ڕێز و سڵاو هەیە بۆ جەنابێ بۆ دکتۆرە بەڕێزی کە دانیشتووە لەگەڵ سپاس. تەلەڤیزۆنەکەت کەس بکە کاگاوات بە تەواوەتی ژۆمان لە دەنگتە یەکسەر لە تەلەفۆنەکە قسەمان لەگەڵا بکە فەرموو. کاک دکتۆر زەحمەت نەبێ فەرموو. هەنێ محمەدی سەریع لە سلێمانی و دەوروبەری کراوەتەوە بۆ نمونە لە دوکانەکانە ئەفرۆشرێ بە سەرعی یەکسەر زەیتە ئێنێ ئەڵێ ئەمە زەیتی گوڵە ڕۆژەیە یا زەیتی با بڵێن زەیتونە فەرمایە و دکتۆرە چییە لەسەر ئەو مۆزوعە؟ پرسیارەکە ڕوونە دکتۆر محەممەد. بەڵێ باش هەروەندێ کاگاوات بەس ئەوە پرسیاری منە چکە ئێستا ئێمەی با بڵێن کورد بە تایبەتی هەمووی کێشەی ڕۆنمان هەیە یعنی موشکیلەمانەوەیە هەر هەمووی ئەو ڕۆنانەی کە هێز داخڵە بێ بۆ هەرێمی کوردستان هیچی سەرچاوەیەکی دروستی نییە پێگەی ینی بۆ بە بازرگانیەک لەسەر خەڵک داوا لە بەڕێستانەکەی بە دوواداتونکەن لەسەر مۆزوعانەش باشە بە سەرچاو مەمنون. برادران کەسی ترمانێت تەواو قسەی خۆمان بکەین ئێمە لێرەوە. کاک وشارجان تەلەڤیزۆنەکەت کەس بکە و یەکسەر بفەرموو پرسیارەکەت بکە. جان کاک وشار جان بەڵێ ئەم کاتتان هەموو کاتت بژیت. من ئەمێ پرسیارەکەم ئەوە بێ تەلەڤیزۆنەکەت کەس بکە کاک وشار تکە تەلەڤیزۆنەکەت کەس بکە. کزمان کردو سەماحی لێ بڕیە بەستەوە چەند نزیک بە دووک سووری کەیتەوە ئەبێت دووک باشە بە سەر چاو هەرەوەندە هەرەوەندە سپاس. دیانە لە کەلار فەرموو تەلەڤیزۆنەکەت کەس بکە و دوورکەوەرەوە لێ و لە خزمەتتان پرسیارەکەت بکە فەرموو. دیانە بەڵێ فەرموو خاتون. ئەم کاتتان باش هەموو کاتت باش. دکتۆرکیان پرسیارێکمە بوویەوە ئەڵێن ئەو ڕۆنانە بەکاربێنە ڕۆنە کوردیەکان بۆ نمونە کە ساچورەی سپاتن بەڵام ساچورەی سپاتەکان LDL زیاتر چۆری زیان باش لە دەشێت چی بکەین؟ باشە بە سەر چاو. کاگاسین لە دووس قورمات و تەلەڤیزۆنەکەت کەس بکە و فەرموو یەکسەر پرسیارەکەت بە ڕەحەکەم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جان دەستان خۆش بە بەرنامەکەتان. سپاس. جان کاک یاسین تکام وایە تەلەڤیزۆنەکەت کەس بکە تەنها لە ڕێی تەلەفۆنەکەەوە گوێت لێمان بێ. کاک دکتۆر ڕۆنی دونگی حەیوان ڕۆنی چی؟ دونگ دیکەی بۆ ڕۆن تێگەیشتی تون و سووری کەیتۆ مەبەست ئەم ڕۆنەیە زەرەری هەیە یاریە یان زەیتی زەیتون مەبەست ئەم ڕۆنەیە یان تا چەندێ احتیاجیە ئەم ڕۆنە ئافەرمووی ئەم تونە زەیتی زەیتون دونگی حەیوان دووگی حەیوان باشە بە سەر چاو بە سەر چاو. گوڵاڵە باش فەرموو گوڵاڵە خان. ئەم کاتتان باش بژیت هەموو کاتت باش. بەڵامیش بەڵێ پرسیاری ئەوم کرد ئەی دووجی حەیوان ئەبێت بۆ بکردنەوە بۆ خواردن چاوەڕی وەڵامە بینێمەش لەگەڵ جەنابتە. سپاس. بەڵێ دواوە پەیوەندی وەرگرین برادەران. باشە هیوا لە چەند شەماڵ چەند خولە کاتمان ماوە برادرانی بەرنامەکە؟ دە خولەکمان ماوە باشە دووەڵامی ئەوانە وەرەگرین دوای پەیوەندیتە وەرەگرینەوە. کاکی وات کام وایە تەلەڤیزۆنەکەت کەسکەیت و لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە جۆمان لێ بگریت و بفەرموو پرسیارەکەت بکە. جان ئەلۆ جان ئەلو مامۆستا دەستخۆشی بەرنامەکە لێکم. سپاس مەمنون. زۆر بەڕێز مامۆستا بەنسبەت ڕۆنی زەیتی ڕۆنی تەنەکە بەڵام ڕۆنی تەنەکە ڕۆنی تەنەکە من بە حکمیەوەی پەتاتە ئەخۆم یعنی پەتاتە شوێتەمەوە واتە حەسیارەکەم تۆ ئیشەکە دەوێت پەتاتە سوورەکەیتەوە ئەتێ بزانین ڕۆنی تەنەکە بەکاربێنی یان نا؟ مەبەستم ئەوەیە ئەو ڕۆنی کە بەکاری ڕۆنی تەنەکە لەگەڵ ڕۆنی تەنەکە باشتر یان ڕۆنی چی؟ یان ڕۆنی چی؟ ڕۆنی زەیت. ڕۆنی زەیت باشە بە سەر چاو.
جا پرسیارەکە یەک دقە کاکیوە تۆ گە پرسیارەکە تا ببین پرسیار لەکەم بۆی بزانێت چۆن پرسیار لە دکتۆرەکەم ڕۆنی تەنەکە ئێستا ئەمە ڕۆنی تەنەکەی لە بەردەستی منە باشە بەڵام سەیری بکە ڕسمی مانگاکەی لەسەرە ها ئەو ڕسمی مانگاکە لەسەر تەنەکە جا بە ئینگلیزی نووسرێ غی ئێستا غیەکەشت بۆ نووسمەوە ئەوەی تۆ کە بەکارهێنی ڕسمی حیوانەکەی لەسەر یان ڕسمی گلۆبەل ڕۆژە یان ڕسمی خورمای لەسەر لا مامۆستا هەر بڵێیت بۆ نەزەیتی بینا ئەوە براندەکە بێنە چکە مارکەکان ناناسی نووسراوە ڕۆکی نووسراوە نەبات یان نووسراوە حیوانی ڕۆکی یا ئاژەڵی ڕۆنی ڕۆکیە ئاژەڵیە مامۆستا ئاژەڵی بێ مشکلێ ئاژەڵی بە مشکلەیە نانا ئەمە مشکلە نییە مشکلە نییە باش ڕۆنی کۆماڵیە ئاژەڵی بێ اینجا مەبەستم ئەوەیە بۆ نمونەکە مرۆڤ ئەو ڕۆنە بەکار بێنێ لە ماعیدەی ئەو ڕۆنە نامێنێتەوە یعنی لولەکانی ماعیدە ناگرێت باشە بەسەر چاو بەسەر چاو سپاس بۆ تەلەفۆنەکەت لە پرسیارەکەی کاک هیواوە دەستپێکەکەینە چەم ماڵ ئەو پرسیارەکەی ئەوەیە بە ڕۆن مەسەن بەکارێنێ بۆ شت سوورکردنەوە لەوانێت دوکانێکێ بێ خواردنی خێرا بفرۆشێ بەڵێ پەتاتەی سوورۆکراوی هەیە باش ئەگەر ئەم ڕۆنی غیە بەکار بێنێت تا خۆڕی خۆماڵەکە ئەو خۆماڵێکی باش بەسمەهی معمەلە مەسەرەن آخر ئەوی شەری طبعا کە کرا بە هین بە معمەل پێویستی بە ڕۆنێکی زۆر هەر خۆماڵیە باش ئەمە ئەگەر نەباتی بێ ینی لە گلۆبەل ڕۆژەیە لە خورما دروست کرێ باش نییە بەڵام ئەگەر حیوانی بێ ئاژەڵی بێ سەلامەتە سەلامەتە بۆ چی سەلام بڵێ بە دڵنیاییەوە باشترە باشترە لە ڕۆکیەکە باشە بەڵام چونکە هیچ گۆڕانکاریەکی بەسەرا وەک وتمان هیچ گۆڕانکاریەکی بەسەرا ڕوو نادا باش ئەم ڕۆنی کارێ ئەگەر کاکیوا بێ بۆ دوکانەکەی بەکاربێنە گرانیەکەی کڕی لە بازار ئەوەی تریش گرانە ئەوەش گرانە حیوانێکش گرانە ئەوش گرانە باشە کەرە ئەوەش گران هەردووکی گران بەس ئایا بۆی بە دەری ئەهێنێ ئەوە بهێن بیکە ئەگەر دەری بێنێ بۆی طبعاەوە باشترە ڕۆنی کە بەکارێنە بۆ سوورکردنەوە بانیەوەی کە تێکە تایەوەرە بەکاری بێنە یان ناناجارێکی تر بەکاری نێنێتەوە ئەگەر بەیانی بەکارێنێت ئێوەریش بەکارینێ بەڵام بۆ سوورکردنەوەکە گڵۆبەل ڕۆژەکە باش نییە ینی بۆ ئەوەی کە دوکانەکەی هەیە و ئەگەر بیەوێ ئەوەڵێ کامیان باشترە سوالەکەی لە ئێمە ئەوەیە کامیان باشترە طبعا بە دڵنیاییەوە ڕۆنی حیوانەکە باشترە کاڵێن حیوانێکە خۆماڵێکە خۆماڵێکە چکە گۆڕانکاری بەسەرانایە بۆچی ڕێزەیتی زەیتونەکە زەیتی گڵۆبەل ڕۆژەکە باش نییە و هەتا زەیتی زەیتونەکە یەکەم زەیتی زەیتونەکەەوە گرانەوە بە کەڵکی نایە ئەسڵەن بۆ هین زەیتی گڵۆبەل ڕۆژەکە بۆ خراپترە لەبەر ئەوەی وەکووتمان ئەلدیهای دروستە بێ ئەلدیهایدەکان بیسقاتی ڕۆنەکانی تر دروستە بێ کاک دوکتۆر بیسقاتی کە دروست بێ ئاها بۆ سروکردنێکی زۆر باشە دکتۆر کاواتە ئەگەر بەکارمان هێنا ئەڵە ڕۆنی تەنەکەکە لە ناو مەعیدە ئەوان قەتماغە ناکاتەوە جایکتە چۆری کۆبکاتەوە باش بەڵام خاتودیانە لە کەلار وتی خۆم چوریانە چوری تێرن و LDL بەرزەکەنەوە چوری خراپ بەرزەکەنەوە ئەوی شێکێک لە ترسەکەی ئێمە بوو بۆیە من لە بیدایەتیش قینەکەی شەوتم لەش پێویستی بە هەردووکێتی بەڵام پێویست خوا کاکتۆر زەیتەکەم بیتەوە فەرموو عاد بۆ بورە لەش پێویستی بەمەیە پێویستی بەمەیشە بەڕێزان خۆشەویستان پێویستی بە هەردووکێتی بەڵام کامەیان زیاتر ئەمەیان زیاتر ئەوان زیاتر ئەمەیان زیاتر پێویستی پێەتی لەمە لە سی لە وزەکانە بێ لە چوریەوە بێ لەو ساسیە سایانزەی ئەبێ لە چیەوە بێ لە چەورە تێرەکانەوە بێ ئەو کەیتر لە ناتێرەکان بێ فەتوو ڕۆژانە پێویستەکە هەردووکی بەکاربێنی ئەمەیان بەکاربێنی بۆ برنجێ باشە یان بۆ شلەیەکی بامێ ئەوی کە پێی زەردەکەی بزەبت ئەمەیشان بەکاربێنە بۆ سوورکردنەوەیەکی زۆر ئەگەر ویستت بەکاری بێنی یان بۆ هێلکە ڕۆنێک ئەگەر بتەوێت یانیش ئەتوانی بۆ بدیسانەوە بۆ برنجەکە و شلەکەش بەکاری بێن بۆ هەردووکیان ئەبێت بەم بەڵام بۆی چۆرە ناتێرەکان وەرگی ڕۆژانت کەوتچێکی چێشتخۆری زەیتی زەیتون بە ساردیە خۆی دایەکی بەسەر زەڵاتە بڕوینە سەر ساردەکان جارێ بۆی وڵین پرسیارەکان وەرگەوە ئەی دووگیش وەکو چەورە تێرەکان وایە چکە دووگ یعنی چەوریە تێر یعنی چەورە تێرەکان دووگیشە بێ کەم بخورێت
دووگیش کەم خواردنێتی یعنی نابێ زۆر بیخۆی چکە زۆر خوارد کۆلیسترۆل زیاکە لە ئەنجامە چی زیاکە کۆلیسترۆل زیاکە چەندێکە دکتۆر شیشێ دوو 4 5 آخر ئەکەوێتەوە سەر ئەوە لە ڕۆژەکەی تراچی ئەخۆی ئەبێ حساباتی بۆ بکەیت باشە کەواتە کەم خۆری دایم خۆر بەڵێ بزەبێت باشە دکتۆر یەکێک پرسیاری ئەو زەیتانەی هەبوو کە معاملەکە لە بەردەستی خۆتایە و معاملەکە یەکسەر بۆت ئەگوشن بەڵێ جارە با لەو بەشەی پرسیارەکەی دەست پێ بکەم فعلاً ڕۆنەکانی کوردستان ئەوە نەمەترسیدارن ئەوەی کە لە کوردستانە فرۆشت ئێستا خۆت دکتۆر لە کۆ ڕۆنەکە کاک دکتۆر تۆ لە بریتانیا بوویتە و منیش لە بریتانیا دروستە ئەم زەیتی زەیتونەیە کە لێرە لای خۆمان هەیە هەمان زەیتی زەیتون هەیە لە بریتانیا باشە وەزەیتی گڵۆ ڕۆژێ هەڵ عفوا هەرڵێم گڵۆ زۆر زۆر حەزم لە زەیتی زەیتون هەرڵێم زەیتی زەیتون باشە ئەم زەیتی گڵۆبە ڕۆژەیە کە لە لای خۆشمان هەیە لەوێش هەیە چکە زەیتێکی گڵۆبە ڕۆژە لەوێ هەیە بە هەرزانە بەڕاستی لە لای خۆشمان هەیە بەڵام لەوێ چی هەیە لەوێ کوالیتی کۆنتترۆڵیان بە قوترە ئەی لێرە خراپە لێرەش باشە باش خەڵک بێرە ڕۆم کڕە لە بازار لێرەش باشە بەڵام یەک کۆمەڵێ لەوەیە لە احتیمالە ئەو داواکاریەی کە وەزارەتی مەسەلەن بۆ نمونە لە بریتانیا لەسەر زەید معمەلێکی زەید بێ زیاتر بێ یعنی مەسەلەن بۆ نمونە تۆ ئێستا تۆ ئەمە بۆ بنهێناوە مەسەلەن هەر کۆمپانیایەک بێ بۆ نمونە هەر کۆمپانیایەک بێ لەیرە نووسراوە بە تەواوەتی هیکسۆنی بەکارهێناوە یانە ناینووسن چونکە زەیتی زەیتون بۆ ئەوەی بەدەستی بێنێ کاک دکتۆر منوتم چۆن بەدەستی چۆن تۆ ئەم زەیتی زەیتونە بەدەسەهێنی بە دوو ڕێگا ڕێگای گەرمکردنە و ڕێگای سەرکردنە کاک دکتۆر ڕێگای ساردیەکە ئەوەیە کە یەکسەر بە گوشینی یەکەم زەیتی گڵۆبەڕەشەکە و دەسەکەوێت ڕێگای گەرمکردنەکە باشە ئەبێ بە دوو بەشەوە بەشێکیان گەرمکردنێکی زۆرە زۆر گەرمی ئەکەن باشە و لەگەڵ گەرمکردنەکەیە باشە هێکسانی بۆ ئیزافاکەن باشەکەواتر قەترەی تیان نەمێنێ ڕۆنامی پرسیاری ئەو بە ڕێزاوەی کە ئەفەرمێ زەیتە سەری ئاکام کردنی کە یەکسەر گڵۆبەڕۆژەکە لە بەرچای خۆتاکا بە زەیتی گڵۆبەڕۆژە تەندروست و تەندروستە سەلامەتیشە سەلامەتی بەڵام بە مەرجێ زۆر گەرم نەکرێ و بەبەردەوام بەکارنێنرێت یەک شتێکی تر هەیە یەک شتێکی تر هەیە بۆ باسکەم چونکە ئەو زەی با بڵێن ئەو زەیتەی کە لە بەرچاوی خۆت بەو شێوازە دروستیەکەن بینە سەر کامێن آخر مەسەلەن زەیتێکی بایەمە یا زەیتێکی مەسەلەن با بڵێن گوێزە ئەمانە هیچ گرفتێکی و مشکلەیەکی تیانە تۆ توانی بەکاری بێنی بە ئینگلیزیڵەن ئاسلۆنگاسە تا و کاتێک کە بە ساردی لە بەرچاوی بەکاری هێنا و گرفتێکی نییە و زۆریش باشە بەعکسەوەی لەبەرەوەی نیو دقە کاتمان ماوە یەک پرسیارە لە یەکەم خۆ زەیتە ساردەکان لە حەڵقەی داهاتوە لە خزمەتتابی هەموو بەرنامەکە لە خزمەتە ماڵقەی داهات باسی ناکەین باسی زەیتە ساردەکانی شەکەین زەیت و زعتەرە خۆین بێکەوە هەر بۆ نانی وانێچین بۆ زەیت زعتەر باشە ئەو کاتە لە خزمەتتابی ساردەکانمان نەکرد کاتەکان نەهێشتەوە برادەران خۆ دەوێری لە بازار ڕۆم کڕی چی ڕۆن ئەتوێری لە بازار بیکڕ زەیتی زەیتون زەیتی گڵۆبە ڕۆژە ڕۆین تەنەکەی کڕی باڵێ ئێمە لە تەواو باڵێ ئەیکڕی باڵێ کرد بەسپاسێکی زۆرەوە بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری پسپۆری کلینیکی خواردن کە لەگەڵمان بووی هێشتا بەرنامەمان ماوە لەگەڵ تا بیرم نەچێت زەیت و زعتەرە خۆین بێکەوە باش ئینشاءالله ئەوەی کە بینیتان لە ئەم چلو چەند خولەکەی کە تێپەڕی لە خزمەتتان عرزمان کرد دەربارەی ڕۆنەجیاوازەکان و بەکارهێنانیان بۆ سوورکردنەوە وەکو دکتۆر فەرمووی ڕۆژانە کەوچکێک زەیتی زەیتون بخۆن بەڵام بە مەرجێک ئەکسترا ڤێرجن بێ نازانم لەکوێوان نووسیمە بۆم نادۆزرێتەوە ئەکسترا ڤێرجن بریتە لە زەیتون بیکر ممتاز ئەم زەیتونە لە ڕۆژەکە کەوچکێکی بە ساردی لێ بخۆن بە کەوچکەی خۆنیەکەم بەسەر زەڵاتەیە پێویستە بەلەشتان بۆی کە چاوەڕێ باشەکانتان زیاد بکە خۆ ئەگەر هات و سوورکردنەوەتان کرد هەتا ئەتوانن بە ڕۆنی کەرەی خۆماڵی بیکەن کە ئەم کەرەیانەیە ئەمە ڕۆنی کەرەی خۆماڵیە هەتا ئەتوانن زەیتی حیوانی بە قسەی دکتۆر فەرمووی بەکاری بێنن خۆ ئەگەر زەیتی گڵۆبەڕۆژەشتان بەکارهێنا ئاساییە بەکاری بێنن بەڵام زەیتی زەیتون باشترە زەیتی هەر کامێکتان بەکارهێنا مەهێڵن بقرچێ مەهێڵن دووکەڵکە کە بەکاریشتان هێنا بەردەوام خواردنەکەی تا سوور مەکەنە و مەهێڵن ڕۆنەکە خواردنەکە داپۆشێ ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیایی کورتسات قبول فەرموون شەو و شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم سپاس کە بینەرمان بوون خواتان لەگەڵ